پەیام لە بەدواداچوونێکیدا بۆ ڕەوشی تەندروستی ئاوارەکانی هەردوو کەمپی ئاشتی و باریکە لە ناحیەی عەربەت دەنگۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لەناو ئاوارەکانی ئەو ناحیەدا ڕەت دەکاتەوە. بڵاوبوونەوەی ئەم دەنگۆیە دوای ئەوە دێت 3 ئاوارە پاش ئەوەی ویستویانە بە ڕێگەی قاچاغڕوو لە هەندەران بکەن، بەڵام لە تورکیا سەرکەوتوو نەبوون و بە ناچاری لە وڵاتی ئێرانەوە گەڕاونەتەوە هەرێمی کوردستان و لە ئێستادا لەژێر چاودێریدان بۆ ئەوەی بزانرێت کە ئایا ئەو ئاوارانە هەڵگری ڤایرۆسەکەن یاخود نا. بەڵام توشنەبوونی ئاوارەکان بە ڤایرۆسەکە یەکە ئیداریەکانی کەمپەکەیان لە گرتنەبەری ڕێکارەکان سار نەکردوتەوە و جگە لە هێزە ئەمنیەکان ڕێگە بە هیچ کام لە ڕێکخرا و تەنانەت بەڕێوەبەرانی ئیداری کەمپەکەش نادرێت بچنە نێو کەمپەکانەوە، ئەمەش بە ئامانجی کەمکردنەوەی قەرەباڵغی و سەلامەتی گیانی ئاوارەکان. اريد مساعدتكم. دەستخۆشیم هەیە بۆ کاکزانا و کاکتوانا و تەواوی دەستەی بەڕێوەبەرانی کەمپی ئاشتی چونکە بەردەوام لە خەمی تەندروستی ئێمەن و پشتگیری ڕێکارەکانیان دەکەین. اجراءاتهم جيد جدا. لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسەکەوە بەردەوام لەلایەن سەرپەرشتیارانی ئیدارەی کەمپەکەوە ڕێنمایی تەندروستیمان پێدراوە و ڕاشکاوانە پێیان وتوین ئەگەر قەرەباڵغی و سەردانە کۆمەڵایەتیەکانتان لەگەڵ دانیشتوانی کەمپەکە و دەرەوەی کەمپەکە نەبچڕێنن ئەوا تووشی ڤایرۆسەکە دەبن و توشبوونی هەرێکێکتان مەترسی جددی لەسەر دانیشتوانی تەواوی کەمپەکە دروست دەکات. بەڕێوەبەری لقی سلێمانی کۆچ و کۆچبەرانی عێراق ئاشکرای دەکات لە هەفتەی ڕابردوو زیاتر لە 11,000 دەمامک و بەشی 3 مانگ دەرمانی پاکشکەرەوەیان بەسەر ئاوارەکانی سنووری سەر بە بەڕێوەبەرایەتەکەیان دابەش کردووە. وەسی کەمپەکان باشە، ئێمە 11,000 دەمامکمان دابەش کرد ئەم هەفتەیە لەگەڵ ئەوەی کە مادی پاکەرەوەمان بەشی 3 مانگ پێداون، هەموو خێزانێک 3 کارتۆن مادی پاکەرەوەمان پێداون، خۆراکیشمان بەشی 2 مانگ دابەش کردووە. هەفتەی داهاتووش احتیمالی زۆرە کە تەوزیعاتمانە بێ خۆراک و مادی پاکەرەوە بۆی کە هیچ کەم کوڕێکیان نەبێ و تا ئێستا ژۆزی کەمپەکان زۆر باشە و لەگەڵ UN و ئیدارەی سلێمانی محافەزە زۆر تەنسیقمان هەیە. خۆشبەختانە تا ئێستا هیچ حاڵەتێکی توشبووییش نەبووە. یەکێکی دیکە لە هەوڵەکانی ئیداری کەمپەکە بۆ هۆشیارکردنەوەی ئاوارەکان لە خۆ بە دوورگرتن لە توشبوون بە ڤایرۆسەکە و پاراستنی باری تەندروستی خۆیان پروشەریان بەناو ئاوارەکاندا دابش کردووە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، کەمپی ئاشتی لە ناحیە عەربەت.